گردنم ئازاکە لە بەرەوەی شوان زۆر خەبەرم کردویتەوە. نه زۆر احتیاجاتەوە برای منی هەموو دەستگاکان ڕاگەاندن جواب ماونەتەوە. وەکو تۆڕی 1964 زۆر سپاسەیەکی کە ساڵانێک لەگەڵمان نابوویت و هاوکار بوویت. پەیامت چیە لەم ڕۆژەیە کە بڕیاری خانەنشین بوو نەگەڕاوەتەوە؟ طبعا بڕیاری خانەنشینیەوە بوو هەموو ئەفسەرێکە و منی جێچێکم لەو ئەفسەرانەی کە تاوا گەشتومەتەوە تەمەنەی کە خۆم خانەنشین بم. بەڕاستی تۆش دەزانی من ماندوو بووم لەم کارەیە، بەڵام توانیمە دڵی ئێوەش و دڵی دەستگاکانی ڕاگەاندنیش ڕازی کەم ئەوەی لەسەر شانم بۆ کردومە، ئەوەی کە هاوکاری هاوڵاتیان و خەڵکی شارەکەم بێ کردومە. پێویستە تۆزێکیش پشوو بەم و ئیسراحەت کەم. ئەو کەسەی بێ دوای منی ژێتێرە هاوکاریە بم و هەرچی پێویستکە بۆتانەکەم و لەگەڵ ئەویش و لەگەڵ ئێوەشا بەردەوام ببم تا بتوانم خزمەتێکی نوێ بکەم. گردنم ئازاکە لە بەرەوەی شوان زۆر خەبەرم کردویتەوە. نه زۆر احتیاجاتەوە برای منی هەموو دەستگاکان ڕاگەاندن جواب ماونەتەوە. هەندێک جار کە جواب نەبووی ڕەنگە تەحقیقەکە تەواو نەبوو یا خەلەلی هەبوو بۆیە درەنگ جواب ماونەتەوە. تا چەندێک ئەرچی وتەبێژی قورسە. بەڕاستی وتەبێژی زۆر قورسە، چونکە تۆ لە کاتێکان ڕاستەوخۆ قساکەی نیوەی جیهان سەیر دەکات، وڵاتی ئەوروپیەکانیش سەیر دەکەن. ئەگەر غەڵەتی بکەی لەسەر خۆن ناکەوێت، لەسەر شانی بەڕێوەبەرایەتەکەشەکەوێت، لەسەر شانی ئەفسەرەکانیشەکەوێت. ڕەنگە بۆ دادگاش ناخۆش بێ، بۆیە ئەبێ زۆر وردێ وتەبێژ، ئەبێ زۆر لێزان بێ، زۆر کارامە بێ لە کارەکەی و یاساکانی سزادان و شەرحی یاساکانی سزادانیش بزانێ. چەند بەشە کرد لە ماوەی کارکردنی لە پۆلیسی سلێمانیە؟ وڵات زۆر لە بنکەکانم دی، بەڵام تقریبی 8 ساڵ لە بنکەی سەرا بووم. دوای بووم بە چوومە نهێشتنی تاوان و فترێکیش لەوێ بە وەکالەت نهێشتنی تاوان بووم و دواتر هاتمە ڕاگەاندن. لە ساڵی چەندەوە وتەبێژی؟ لە ساڵی 2010 بە ڕسمی وتەبێژم، ینی بەڕێوەبەری ڕاگەاندنم، بەڵام پێشتریش چەند ساڵێک وتەبێژ بووم. لە ساڵی چەندەوە بووی بە سەرکەوت؟ لە ساڵی 2005 ئەفسەرم. ئەفسەری؟ بەڵێ. ئەمە چی گۆڕانکاریی بەسەرژێنی تۆ هێنا؟ وڵای تر ئەرکەکان قورسترە بێ، وەلەوە تا منسەب و پایەت بەرز بێ ئەرکەکانیش قورسە بێت، چونکە ئەو شوێنەی کە تۆ وەریەگرێوی بزانی چۆن بڕێوێ بێ، کەم و کورتی نەبێ، کەسی شەیە چاودێری لەسەر تۆ و یاسای سزادانی شەیە گەر غەڵەتی بکەی. کۆتا پرسیارم چ شتێک لە بیرێ ناچێتەوە کە زۆر ئازاریایی لە کاتی کارکردندا؟ وڵای ئەو شتانە زۆرن، بەڕاستی تاوانەکان زۆرن، ئێستا ناکرێ باسی کەم. زۆر نەوانی کە ئازاریاوم و تاوانی کە دیوم و ئازاریاوم زۆرن، ئینشەڵا بۆ دەرفەتی تر بۆ باسەکەم.